بۆ هەڵوێستان، سپاس بۆ ماندووبوونتان، سپاس بۆ ئەوەی کە بەردەوامن. ئێمە لێرەین، ئیتر ئەبێ حکوومەت تەمەناکەین، ئومێدەکەین بێتە سەرخەت. خۆپیشاندانی دانیشتوانی قەزای پێنجوێن بۆ ڕۆژی دووەم بەردەوامی هەیە بۆ داواکردنی خزمەتگوزاری و زیادکردنی کاژمایرەکانی کارەبا ڕژاونەتە سەر شەقام و بەردەوامن لە سەر دەربڕنی ناڕەزایەتیەکانیان. هاوڵاتیانی پێنجوێن نیگەران لەوەی کە تاکو ئێستا هیچ کەس نهاتووە بەدەم داواکاریەکانیانەوە و ئەوان سوورن لەسەرەوەی تا حکومەت نێت بەدەمیانەوە کۆتایی بە خۆپیشاندانەکە نێن و ماوەی 2 ڕۆژە هاتوچۆی بازرگانی لە هەردوو مەرسی باشماق و سەیران بن وەستاوە و خۆپیشاندەران ڕێگە نادەن جموجۆلی بازرگانی بەڕێوە بچێت. ئێمەش بەردەوامین، هەنگاوی یەکەممان تا ڕۆژی یەکشەممە بەردەوامە بین، هەنگاوی دووهەم لە ڕۆژی یەکشەمەوە دیاریەکەین. ئەگەر بێت و ڕۆژ یەکشەمە کەس ناوە بەدەم داواکاری ئێوە ئەو کاتاڵوێستان چیە بێ؟ ئێمە جەماوەرێکی ماندوونە ناسمان هەیە، ئێمە پێنجوێنیەکان ڕۆڵەی ناو ئەو بەفرین. قەنەعاتم وایە ئەم جەماوەری پێنجوێن ئێرە بگوازینەوە ئەچینە ناو ئەو بەفرەی کە لە پشتمانەوەیە و ئەوەستین لەسەر داواکانی خۆمان. کاژمێر کارەبا بۆچی بەکەمی ئەزان هەنە شوێنەیە کەمترە، ئێوە 23 کاژمێر قوبوڵەکەن؟ ئێمە ئەگەر سەیری پێنجوێن بکەن، پێنجوێن لەبەرەوەی زۆر ساردە، ئەوە یەک دوو مەرزی سەرەکیمان هەیە، واتە ئێمە شوێنێکی بەرهەمهێنین، یعنی بەرهەمێکی زۆرمان هەیە بۆ ئەم هەرێمی کوردستانە و بۆ بەرپرسەکان و بۆ حکومەتەکەیش. بەڕێزەکەم ئێمە ساڵەکانی هەشتا کە لەم شارە لێمان شێوە وەمان زانتێ حکومەتەکەمان خزمەتی وڵاتەکە، هەموو ئەو خەڵکە شایەدا من سی 12 لەبەر مزگەوتی گەیلانیە سیارێکم لێ دسرا. زۆر شەرمەزاریە بۆ وڵاتێک، کارمەندێکی وەکو منی داما و بە موچە سیارم کڕی بوو. چاوەڕوان بووین شارەکەمان بۆ خۆش بکەن، شارەکەمان بۆ ئاوانکەن، ئەوە مەحەدەکەمان داخراوە. ئەوە مزگەوتەکانمان بە زۆری خەڵک هاوکاری ئەکا. دایارەمان هەیە فەراشەکە خۆمان پارەکەی ئین کە کارگوزارە و برین لە شوێنی تروهانیمانە. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری کوردستان پشتگیری و پشتیوانی هاوڵاتیانی قەزای پێنجوێن دەکات و داواکاری خۆپیشاندەران بەڕەوا دەزانێت و ئەوەی خستە ڕوو و شەرمەزاریە بۆ حکومەت کە بۆ مافە سەرەتاییەکان خەڵکی خۆپیشاندان بکات. تامان داهاتی خەڵکی کوردستان ئەگەر بۆ خەڵکی کوردستان بێ ئەم جۆرە کێشانە ڕوونادەن و بە دڵنیاییەوە هەر حکومەتێکی تر ئەم داهاتانی لە هەرێمی کوردستان هەیە، داهاتی نەوت و گومرگ و باج و ڕسومات، بە دڵنیاییەوە ئێستا کارەبای گەیاند بۆ 24 ساعت. کابینە لە دوای کابینە بەڵێنی ئەوەی داوە کە کارەبای خەڵک کە سەرچاوی سەرەکی هەم ژیانە، هەم ڕووناکیە، هەم گەرمکەرەوەی، هەم فێنکەرەوەی بە هاوینە، بەم جۆرەی بینین کە لە دۆخی زستانە ئێستا لە هێندە شار و شارشکە 6 ساعتە. داوای خەڵکی پێنجوێن داوایکی ڕەوایە، بە تایبەت ئێرە سەرچاوێکی گەورەی داهاتی هەیە کە مانگانە 11 تا 12 تا 15 هێندێ حاڵەت تا 20 و زیاتر ملیار دینار داهاتی هەیە. بێجگەلەوە ئێستا هەرێمی کوردستان لەو کارگانەی بەرهەمهێنانی کارەبا، وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا، بڕێک لە کارەبا بە شارەکانی خواروی عێراق ئەفرۆشتێ، ناوەڕاست و خواروی عێراق. ڕاست ئێمە پێمان خۆشە هاوڵاتیەک لە کەرکووک، هاوڵاتیەک لە مووسڵ سود لە کارەبایەک ببینە لە کوردستان بەرهەم بهێنرێت، بەڵام لە ڕاستیە ئێرە زەرورترە. پێنجوێن بۆی ئەوەی ناوچەیەکی سارد و کوێستانە زیاتر کارەبایان پێویستە بۆ گەرمکەرەوە. تەنایەک بەرمیلیس و تەمەنیان وەرگرتووە، ئەمەش بەشی سەرمای پێنجوێن ناکات و تاکە قەزای هەرێمی کوردستانە کە تاکو ئێستا مۆلیدە ئێلی تێدانیە و ئێستاشدا 20 کاژمێر کارەبایان هەیە و داوای کارەبای 24 کاژمێری دەکەن و بە وتەی نوێنەرانی خۆپیشاندەرانی پێنجوێنیش ناڕەزایەتی بەردەوامی دەبێت تاوەکو کارەبای قەزاکەیان نەکرێت بە 24 ساعتی شەقام چۆڵ ناکەن. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.